ایوار باش بینرین هجا و خوشتیوی بینرین بالینان صد بینرین ایوار آبادینان خوشحالین چارکادی موینگش نفک جبوی پیشکش کردن برنامه هوای روشانه دست پیکی اصلی بورین خازم و ام بو ویدمی گیرو بوین بو یکی ما کشه که ام بجین تکنیکی هبو چنکو ما ادروکه دو میوانین هی میوانه که ما ایل در وی پارزگاه هدو که کو استودیو ما الباشر هولیری و میوانه که ما دیشی الباشر ما باشر دهو که استودیو دفمه بابت ما ادروکه بینرین هجا خوشتوی ببورن میوید از اولی ببورن دست میوانه بو ابدا من یاسین میوانی می که ماموستا آرام انور عمر رهبر صندوق پشتوانی پروژه بچیک ین گنجان الباجر حولیری تمام دمدا ماموستا عبدالکریم حماد بر پرس نویسینگه ها قرضیم بچیک الباجر دهوکی بلکو و دمکه گلکش گنجان گلکش حولاتیان گو هلوی چندید بیتن کو قرضیم بچیک دوباره دیکبن خدمت خلکی دا بویه که گنجیمه هر کسی که کو مرجین بو هاتین دانان او مرجعی بگیرن ببیت خودان پروژه بویه که او پروژه خدمتاوی مالاوی خدمت اولاتی کمالگهی ریجا بیکاری کم بیتن و همان دم دا ببیت جهه ام بیجین پیدا کرنا باری جیانه لو ما افرو کام رابوینه میفانداریا و هر دو برزا بینرین هجا خوشتوی هینین هجا شین بریا وان جماره بین سرشاش مدیار هین پیوندی مبکن هر بسیاره که ها بی سبارت بابتی دیگه ایتما دست پیکیم ویتن گلب خیرهات ماموستا آرام انوری که و ماموستا عبدالکریم هین هر دو گلب خیرهاتن سر سرچا ماموستا گلب خیرهاتی ماموستا آرام توشی گلب خیرهاتی بجید گلک سپاس ممنون. بله ماموستا آرام از دی بسیاره که آراسته جنابه تکنم بیشین کنگی و هزر یعنی بیشین چه بوی اگرک کو هزرت وی چنده داب کن دوباره خلقی ما یعنی گنجی ما یعنی هر کسی که کو مرج و پیدوی وی قرضی بید کو ببیته و خودان قرض بچیک الو دنگ نایت الو بله کاک آرام تقول دنگی من ها الو کاک آرام بله نو که دنگ بله کاک آرام بیجیم بسیاره که بو جنابی تا بیجیم کنگی و هزرت وی چنده دا کر کو دوباره خلقی ما گنجی ما ببیت خودان پاره کو هم بشین کو بیجین کو گنج بشیتن قرضه که اش حکمتی ورگید بوه که پروژه که بچیک دانید که او پروژه جیاناوی پیپره و بچیتن کنگی و هزرت وی چنده دا کر که اوه وگریده با بس سبارت پرسرت او وگریانا یعنی پیدان پاره با گنجان او نه راستیا بو صندوق پشتیوانی پروژه بچکانی لاوان با پی بریار جماری 11 سال 2011 سروکاتی هرم پسند کراو هر لهمان سال دا کوتبواری جبرجه کردن لمانجی هشت تاوکو استا بردوامی هی پروژه صندوق پشتیوانی پروژه بچکانی لاوان لسر تاثری هرمی کردستان که بنکمان دا هولێر لە شارەکانی هەولێر و دۆک و سلێمانی و ئیدارەی گرمیانی شەیە بەردەوامی هەبووە بەڵام بە پێی پێویستی ئەو پارانەی کە لە سندوقەکان هەمان بووە لە نووسنگەکان بۆ ڕاستکردنەوەی یەکەم ناساندنیش من وەکو بەڕێوەبەری سندوقی پشتیوانی پرۆژبچووکانی لاوان لە هەرێم نەوەک بەڕێوەبەری سندوقی پشتیوانی لە نووسنگی هەولێر. بله مامۆستا جەنابەتت بێژیتن نەڕاوەستایە هکر نراوستیا بیتن برینو که هکر مسح کر با نویسینگه ها دو که و کاک عبدالکریم جیل ویره دابینی بصادا گنجل برداره و نویسینگه بو ورگرتن آوی قرضی بس اگر تو روشه که هم بشین بری چند تو چوبات روشه کادیدا بلکو تا ایک جی ندید یعنی او فرمن هاتی ندابش کرن او فرمن کو هاتی نتجی کرن و بو هوا هاتی نفره کرن الهولی ریب سالامان باشه پا هکر یه بردوان بیتن بو چی اف وقته ها صام بشین کش او خلقک مال انتظاره هەکەت بێژ بە ساڵان هیچ پرۆژێک بە ساڵان نەمایە من وەکو بەڕێوەبەری سندوق کە ماوەی ساڵێک و 6 مانگە بەڕێوەبەری سندوقی پشتیوانی پرۆژەکانی لاوانم ئەو فایلانێک کە لە گشت نووسنگەکانمان بۆ بەڕێ دەکرێتن تەنها نووسنگی دهۆک نیە نووسنگی سلێمانیە هەولێرە ئیدارەی گەرمیانە ئەوانە هەمووی وەکو نۆرە لە
بەڕێوەبەرایەتی دەمز دەکرێن ئەوە نیە تەنها من دهۆک بەڕێکەمیان هەولێریان سلێمانی دەمز دەکرێن بەپێی ئەو داهاتێک کە بۆیان دانراوە ئەو پارەی کە بۆیان تەمیل کراوە بەپێی ئەو ڕەسیدانە کە بۆیان دانراوە مەفایلەکان بەڕێ دەکەین ئەوە سێدا عەبدولکەریمیش مەوجودە لەوێن دەرێ ئەمە مانگانە ڕەسیدیمان داوا دەکرد مثەنەن چەند پارەیان بۆ گەڕاوەوە ناو سندوق بەپێی ئەو پارە فایلیان بۆ بەڕێ دەکەینەوە ئەمە ناتوانین ئەگەر لە سندوقەکەیان ملیارێک دینار هەبێتن ئێمە موافقی 2 میلیارد دینار بدەین ئێمە دەبێت چاوەڕێ ئەوە بکەین کە ئەو کاتی سندوقەکەیان چەندی پارە هاتە ناوی بای ئەوەندا فایلیان بۆ بەڕێ بکەین و ڕەزامەندیان لەسەر بدەین زۆر جانە مامۆستا ئەو پارێ هاتی یعنی ئەبێک و ئەم بژین خەلکی ڤەگەرگای گەلک جارە خەلکی ئەم بژین موچە نەبوو یان داهات گەلەکێکین بوو چه زەحمەت کەفتە توێ چەندیدا و ئەوێ حکوومەتێ دایە خەلکی دووبارە بشێتن جارەکادی پیچ پیچە چنکو قەرە ینی پیچ پیچە ژێوەر بگریتەوە کێشەت وێرێدا درست نەبووە ئەدوی دەمیدا و حکوومەتە هەرێمەیان خەلکە کەفتێت قەیرانێن مازنێن یەن داراییدا هەموو قەیرانشی دارایی لە هەر وڵاتی قەیرانی دارایی دروست بوو زۆرێک لە کێشەکان بە دوای خۆندادنێن یەک لەو کێشانە میسانە کە کێشە تووشی سندوقی پشتیوانی پرۆژە بچووکانی لاوان بووە تاخیربوونی گەڕانەوەی پاژەکانە لە کاتی خۆیان بەڵام ئەوانش هەمووی ڕێکاری یاسایی گرایتە بەرامبەر بە گەڕانەوەیان و ئێمە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە هەمەهەنگی لەگەر لێپسراوی نووسنگەکان و بە وەرگرتنی ڕاوێژی بنکەکان توانیمان لە دوایانەدا لە کۆبنەوەی ئەنجومەنی بەڕێوەبردننی سندوق بە سەرپەرشتی جەنابی وەزیر و ئەندامانی هەندێک ڕێنمایی نوێ دەربکەین هەموارکردنەوەی ڕێنمایەکان و تەنانەت هەموارکردنەوەی بەشێک لە یاساکان وەکو پێشنەرەوە بەرز دەکەن بۆ سەرکەوتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی بگونجێ لەگەڵ قەیران دارایکی ئێستا هاتووتە بەردەممان بتوانین هەم هاوکاری ئەو گەنج و لاوانە بین کە سودمەند بووینە لە پرۆژەی سندوقی پشتیوانی بچووکان و هەم بتوانین ئێمە ئەو داهاتێک کە دابەشما ئەو پارێک کە دابەشمان کردو بەسەر گەنجاندا بتوانین بە شێوەیەکی زۆر پخوت بەدەستی بهێنینەوە. بەڵێ مامۆستا ئارام باوەرێ مەفێگافیان بێژین هەندێک خاڵێ نی کەفتنت بەر وێ چەندێدا و هەر گەنجێکی وێتن وێ قەرزی وەربگریتن هەندێک ڕێنمایە نی هاتینە بووەیەکێک و کەسان ببیتە خوددان قەرزێ بچیک ئەف ڕێنمایەن وێ دیمایە وێجارێ هاتینە دانان ئەو ڕێنمایە چەند ئەتساڵح یان بەرژەوەندی وێ چەندێدانە و ئەف پارە درستاهی جارێکادی بڤەگەڕێتەوە بۆ حکوومەتێ بووەیەکێ هەندێکی دیوەرگرن و هەمان دەمدا چەند دەبیتە ئەگەرێک و ڤاڤارتنێک لێک جوداهیەک هەبیتن هەمی کەسیە پێدوی و پێدوینە وەرنەگریتن. بەڵێ بەپێی ئەو گۆڕانکاریانە لە ڕێنمایەکان دەکرێتن و هەروەها ئەو پێشنیارانی کردیتمان بۆ هەموارکردنی یاساکان گۆڕانکاری تاویان بەسەردادێتن هەم لە ڕووی تەمەنەوە هەم لە ڕووی بڕ ئەو پارێکە بۆیان تەرخان دەکرێتن کە ئێستا تا 15 ملیۆن دینارە و تەمەنیش تا 35 ساڵ ئێمە وەکو نووسرا و ئاراستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئێستا لە چەند ڕۆژی داهاتوو ئاراستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەکرێتن و خۆ ئینشاڵڵا بەڵکو بتوانین ڕەزامەندی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وەربگرین بۆی زۆرترین گەنجی وڵاتەکەمان سودمەند بێتن لە سندوقی پشتیوانی پرۆژەکان لاوان و ئەو بڕە پارێکەوەری دەگریتن بتوانی پرۆژەیەکی باشی پێ ئەنجام بداتن و هەروەها سەبارەت بەوەی ئەو کەسانی کە سودمەند دەبن ئێمە ئێستا لە پلانی داهاتوومان ئەوەیە ئەو پارێکە تەرخان دەکەین بۆ گەنجان بۆ پاڵپشتی گەنجان بیدەین ئەو گەنجانێک کە خاوەن توانان و بەهرەیەکی باشیان هەیە لە ئەنجامدانی ئیش و کاردا ینی بە تایبەت ئەو کەسانێک کە خولی ڕاهێنانی پیشەیەکان دەبینن ئێمە لە بەرنامەماندا لەگای ڕێکخراوی کاری نێودەوڵەتی چەند خولێکی یەک لە دوای یەک بکەینەوە هەم بۆ کارمەندانمان هەم بۆ ئەو کەسانێکی دانوێت سودمەند بن لە سندوقی پشتیوانی پرۆژەکان لەوان دوای تەواوبوونی خوڵەکانیان ئێمە قەرزیان بەسەر دابش دەکەین و کە ئەو کاتە دڵنیا بە لەوەی کە ئەو کەسانی کە خەرز وەردەگرن ئەو پارێکەوەری دەگرن بە دڵنیایەوە سوودی لێ دەبین و سەرکەوتوو دەبن تێدا. زۆر جانە کاک ئارام مینەت گەلمە ئەمێ چینە دەف مامۆستا عەبدولکەریمی مامۆستا
سیتا بحثی به چندی کرد که حتی 35 سالی دیوارگرن 15 میلیون دیوارگرن بس هم بیشین کی دیوارگرید بحثی به چندت کتن اوین که خولن راهنانه دید بیتن خودان شیان بیتن خودان شیان وکی چه خولن راهنانه این چه یعنی ما بیت پتر هکر جناب ترون کرنه اکیب داده سر بله طبعا از پیشکی سپاسی کانال بهدینات کم که دفعه دایمن کدامشین با خلک خورون کین اون تشتت کوکو احتمال تشتکی خلت والگرد بیت گنج ما حقیقت کوکو تقدیم و قرضی ما هنده تشتت هین کوکو انبر وکی ما گوتی کو خودت راینانه بو وکی چونگو هر کسک بیت تقدیم قرضی بکات دیو سیستم قرض عالمی او کوکو پیدن مفروض وی فکر اکثر پروژه خو هبید او فكرة اگر یا دفی یا کم بید ده هنده مدرب و دانین هرش موظفه پشتی دورات بنده او فكرة دفی ده تنمیه کن و ده تقویه کن دا فكروی و درس بید دی ماهی که جی دامزانی که دا پروژوی فعلا نجاحت بینید دای سرکفتی بید تدا دا فشل نینید تدا طبعا اولویت ده بو اوت کوکو داخلی واخولا من بله اون ام بیجین جنابتا بحثی به چندی کرد که هر ایکی دیف حزاوی سر شولی هکر او شوله وان رین ما بگرید اوین کو حکومتی بودانای هکر جنابتا ما بحثی وا کارب کردن که حکومت قرضی دتن بو کیش پروژه طبعا كوكو دسبيكا بروجي هر همو نوعية بروجات شمولا في قرضي يعني ان بيجينا بروجت خدمي بروجت تجاري يد بيش اساسي يد گشتياري يد زراعي يد راگهاندن هر بروجك كوكو مرجد ما جي بگريت حقی هی و به تقدیم بکرد گلک درسته زور جانه ما مستم دیوی پیوندی وگین ما مست آرام پیوندی اکای کاک عبدالله وار باش کاک عبدالله کرم کی الو وار باش هانی باش سر چاود من کرم که الو کرم که کاک عبدالله ام قلت اینا بله ما مست آرام تتقلمي من فيت بسيارك جنابته بكم جنابته بحسي چندی کرد کو 15 میلیون بله کاک آرام بله جان جنابته بحثی چندی کرد کو 15 میلیون و کو قرضی بچوک هاتینه ترخان کرن بو هر گنجکی کو بویتن ام بیجین قرضی بچوک ور بگریتن باشه اف 15 میلیونه تیرا چت کتن ماموسته یعنی تدبینی 15 میلیون دی اوی طموحا گنجی بیتن دی تجی کتن نمونه مارکت که یانم بیشین هر جه که وکی ماموسته گوتی او چه جهه گشت و گذاریه ابرو که 15 میلیون درست بیتن یعنی تدبینی 15 میلیون دی خوناوی هزراوی ویایان تشتیوی بیتن دیگه این تا قناغ جیب جی کرنه دا بله سبارت و پرسیارکت 15 میلیون بو هندک پروژه که پروژه صندوقی پشتوانی پروژه کن لوان یعنی لواکی خوی اما پال پشتی او گنزانه دکن یعنی او معنی او نگینی او گنزه که بنیاز پروژه انجام بداتن هیچ بر پاره چینیا یعنی لا اما لخشته سودی آبوری خانه ما هي تایبت با سرمایه کسیتی یعنی او کسا مرزنی یعنی که دی پروژه دکا هیچ برای پاره چی نبی لانه او کسش برای پاره چی هبی از 5 میلیون 4 میلیون بپی قواره پروژه کی اما وکو لجنه سودی آبوری پروژه کان سودی لجنه سودی آبوری هم بوده کرد هنده پروژه هیا زوربه پروژه کان با لدوری 2 میلیون توابونه اون مرزنیم که بلیم 15 میلیون کمو تیری پروژه نکاتن بعکس و زوری پروژه کانی است که سودمند بونه لصندوق پشتیوانی لرنج کان لدوری 2 میلیون دیناره بلام اما وکو پیشنیار بو بوجانوی کرتی بازرگانی و کرتی پیش سازی و بوجانوی آبوری کردستان اما پیشنیار من کردو او برای پاره زیاد بکریتن بو 25 بو 30 میلیون دینار بوی پروژه باشتری پیانزام بدریتن و حالی کاری زیادتر لا پروژه کان دا جام بکریتوا ان امانه هموی دبنه هوی مای بوجانوی آبوری هرم کردستان زور جانا ما مستعارمینت گل مدام چند پیوندی که هندی ورگین و وگرینه بستودوی کاک عبدالله وارباش کاک عبدالله اگر کرم کی سر چاوید من بله دست خوشی البرنامه داد که مخرطنا می‌بینید که
ممنونی تەما کرد بەس بچێک دەنگی خۆ بلنکەی بله نکاشەوە کارم کە کاک عەبدوڵا بله ئەم دی کاک هەواری وەرگین دەنگی کاک عەبدوڵای ناگەیتە من کاک هەوار ئێوار باش کاک هەوار ئێوار باش بله کاک آرام من وێ پرسیارێ بگەینمە جەنابێتە ئەرێ دەما ئەف قەرزە تێتەدانیان دەما گەنج چیتن ئەم بێژین وێ قەرزی وێ ئەم بێژین داخوازی پێشکەشی هەوت کەتن هین لژنەیەکێ دانن حتا و قەرزی بدەنەوی کەسی یان ئەم بێژین ئەvە هەر ئێک و دیف حەزاویە مە لژنێت تایبەتمەند هەنە بۆ دیفچوونێ بکەن کو فلان کوڕێ فلانی دەبیتە خوددانێ وی بەڕەپارەی بۆ وەیەکی کارێکی پێ بکەتن بۆ بۆرە دەنگێتە باش نەگەیشتم بەس ئەوێت ئەس تێگەیشتم ئەو پرۆژە لە بنکەکانیان لە نووسنگەکان فۆرم پێشکەش دەکرێتن لەلایەن هاوڵاتیانەوە بە پێی ئارەزوو ئازی خۆیان لە چ بوارێکدا ئارەزویان هەیە لە دامەزراندنی پرۆژە کە ئەو بەڵگەنامە پێویستیانە هەیە ئامادەی دەکات و پێشکەشی بە بنکیان نووسنگی دەکاتن لە ڕێگای بنکیان نووسنگە لێژنەی تایبەتمەندمان هەیە لێژنەی سوودی ئابووری سەردانی پرۆژەکە دەکاتن هەموو ئامادەکاریەک دەکاتن لە ڕووی لێژنەی سوودی ئابووری و لە ڕووی جەدوای اقتصادیەوە جەدوای اقتصادی بۆ پرۆژەکە دەکاتن تەخمینی پرۆژەکە دەکاتن کە چەند بڕە پارەی پێویستە و لە دوای ئەویش کە لێژنەی سوودی ئابووری بۆکرا فایلەکەی بەڕێ دەکرێتن بۆ لەلایەن نووسنگەی پارێزگاکانەوە بەرز دەکرێتەوە بۆ بەڕێوەبەراتیمان لە ڕێگای بەڕێوەبەراتیشمانەوە چەند لێژنێشی چەند بەشێکی تایبەتمان هەیە بەشی وردبینی لە بەڵگەنامەکان لە پێویستی ئەولیاتەکانی ئەو پرۆژەیە دواتر بۆ بەرز دەکرێتەوە بۆ لەژنەی سوودی ئابووری دووبارە لێژنەی سوودی ئابووری بۆ دەکرێتەوە لەوانەیە هەمان بڕە پارە دابدرێتەوە لەوانە زیاد بکرێت لەوانەیە کەم بکرێتن ئەگەر هەڵەیەک یان هەر شتێکە بێتن لە خەملاندنی پارەکاندا دواتر پەسەند دەکرێتن لە نایەن جەنابی وەزیر و دەگەڕێتەوە بۆ نووسنگەکان و لە دوای گەڕانەوەشی بۆ نووسنگەکان لێژنەی بە دوواداچوون هەیە لە نووسنگەکان لە بنکەکان لە بەڕێوەبەراتی و هەروەها بەڕێوەبەراتی پشکنەری گشتیشمان هەیە لە دیوانی وەزارەت بۆ بە دووداچوونی پرۆژەکان زۆر جانە مامۆستا عەبدولکەریم مامۆستای بەحسێوی چەندی کرد و بژین مە دابەشکرینە کار مە پارە دابەشکریە و کودێ ئەم بژین هەرێکی باژێڕەکیل دیف داخوازی ئەم بژینیان دیف حەجمێ پارێزگەهەیە دێبوهێتە هەناردن هین وەکو ئەم بژین ڕێڤەبەری نویسین بەرپرسێ نویسینگەهێ ئەلباژێڕێ دهوکێ تەخمینە چەند پارەیکەن کو دێ بۆ دهوکی هێت یان ئەو بڕە پارەیە بەری ویدەمی بۆ دهوکی هاڵی تو هەزرکەی دهندیوی هێت یان ئەم بژین دێ زێدەتر الوی هێت طبعا حتى نکته همی زانین که وکو بوچه هیچ تزریق نبوده نهاتیه حتی بری بلا بجین ما سه جارید برین سال 2011 و 2012 و 2013 هر ساله که 5 میلیارد و 705 میلیون دینار ما وقت تمویل بریش وزارته حقیقت یعنی که وکو بو که پارزگاه دهو که هکی ام بیجین حتی بری 2 سال جی وقت بوچه ها تزریق کردن موال گرتی بلکه ام بیجین نوعا ما یا باجو بس که ویگاوی حال حاضر به اعتبار که وکو پارزگاه دهو که ماسترین بارزگاه یالی هاتی که وکو نفوس دا پشتی آوره هاتی نتیدا یعنی طبعا تأکید ام حس کن که وکو پتر لیبید هر چند دهیت دابین کردن او آن ام دعوت کن که وکو پتر لیبید که وکو نزبان ما او هر سال ام توال گرین ام یوی دارین کوبو ما پتر وی مبلغی بیت زور جانه ما مستحوا چند داکوکیل و چندی کیه چنکو آمارک هوا از باور مدیمای سال 2013 بو او کل لای هندک ری خراب هاتیه دانان کل هریما کردستانی باجی ردهو که نسبة ريجا هجاري پتر تدال همي باجرندي ريجا ام بيجين بيكاري پتر تدال همي باجرندي هوا چند کار کریه بویا که کو مادام هوسایا مادام بيكاري پتر ها مادام هجاري پتر ها باجر دهو که ام بيجين ريجا پاره هات نجي بویا پتر بيت کو اف ريجا كيم ببيتن يا هجاري و بيكاري
طبعا وكما إشارة دايما ما حول داي الجال ريفا برياما كواكو حقات كواكو في رجاي بترليب كان أوجد بريكاخو قال أنجمان الصندوقي طبعا ده طلب كان كواكو بترليب كأفريجا شنقو حقات بارزقها دو كي كواكو نسبة خويا 23 صادد بعد حتى نوكا اگر وكما إشارة دا تيرات كر ويقوي تيرانا كد وام ويقوي جي كواكو في دزگاه راگاهاندنه ام طلب كان كواكو بترليبت بس وكما إشارة دا أو وك طلب أمد كين يهدي جد منيت بريارة وزارة أنا دي بسيارش كاك آرام كين كاك آرام دیار بکل سال 2013 دیمایا سال 2013 هم بسیارا کمال ما مستعد الکریمی که جناب تشریف کردم دیار بکو پارزگاه دهو که رجا هجاریه رجا بیکاریه گلک پتره ام بیشین الپارزگاهین دیتر حول سلیمانیه اداره سر بخویا گرمیانه و حتی دیمایه هوا وکو ریفبر چند حول ده چند کار بوی چندی کریه مادم دهو که اف تشتتی ده اف نقصانی ده کو پاره دهو که جی پتر بیتن دیفه چندی کو اف لاوازیه های راز بگرید اوه بله استمن بپیو آماره ولامت دادم و بوی که دهوک گرنجشی زوری پیدراوه لروی او پاری که بوی ترخان کراوه بپی رژه دابشکاری دانشتوان دبی دهوک 123 او بودجه که بو قرضی بسوک ترخان کراوه 123 لقرضی بسوک باتن بپی او دابشکاری دانشتوان بەڵام لە کاتی ئێستادا بە نزیکەی 180 بردووە یعنی لە زۆر لە ڕژەکەی خۆی زیاتری بردووە بە ژمارە بۆشت بسەلمێنم ژمارەی سوودمەندان لە شاری دهۆک 2076 کەسە لە شاری سلێمانی 2244 کەسە لە شاری هەولێر 2261 کەسە لە گەرمیان 89 کەسە کەواتە گەرە تو بەراوردکاری بکەیت لە بینی شاری هەولێر و دهۆک بە نزیک کراوەی یەک ڕێژەی پارەیان بەرکەوتووە لە سندوقی پشتیوانی پرۆژە بچووکانی داوان کەواتە ئێتیمامێکی نەوەک جیاکاری کرابی لە نێوان پارێزگاکان بەڵام بەپێی ئەو پێویستیانە کە لە شاری دهۆکە بووە زۆرترین سوودمان لە شاری دهۆک بووە بەپێی ڕێژە ئەوە ئەم بێژین جارادی بۆ ڕێژەکە بۆی تەرخان کراوە لە ڕێژەی خۆی زیاتر پارەی بردووە باش ئەم بێژین ڕێژە خۆ زیاتر پارەی بری باشە بۆ حاڵی حاضر بۆ vێگاوێ هەکەر هاتو ئەف پارە هاتە تەرخانکردن وەکی مامۆستای گوتی و vێگاوێ دهۆک بەر ئەم بێژین ڕێژە خەلکی گەلک لێ پتر بووە و ئاوارە ئەم بێژین پتر قەستا فێرێ کردە هەوە ئەف تشتە دووبارە ئەم بێژین جهێ دەستخۆشیە و دهۆک باژێڕێکی بچیک لێ پتریا سوودمەندی بۆیە بیتن جهێ دەستخۆشیە لێبوو دەهاتەوە هەوە چکردە و بۆیە چەندی ئەم بێژین خەلکی دهۆکێ پتریێ سوودمەند بیتن بۆ داهاتوو من لە دوایین سەردانم بۆ نووسنگەی هەولێر نووسنگ ببوورە نووسنگەی دهۆک ئاماژەمان بەوەیدا ئەو فایلانە کە پێشکەش دەکرێن لە نووسنگەی دهۆک و گشت بنکەکانی بەزاخ و ئامێدی و ئاکرێەوە دەبێت بە پێی پێویستی بیتن بە پێی پێویستی ئەو پارانە کە بۆی تەرخان دەکرێتن ئەو پارانە کە بۆی دەگەڕێتەوە بەڵام ئێمە کە تووشی ئەو قەیرانە دارایی بوون لە 2011 بڕ 11 میلیارد دینارمان 11,000 میلیارد دینارمان کەمتر وەرگرتووە لە وەزارەتی دارایی و ئابووری کە ساڵانە 25 میلیارد دینارمان بۆ تەرخان دەکرێتن 11 میلیاردمان کەمتر وەرگرتووە لە 2014 هیچ بڕە پارەیەک ماوەر نەگرتووە لە 2015 تاوەکو ئێستا هیچ بڕە پارەیەک ماوەر نەگرتووە لە داهاتوودا ئەگەر هەر پارەیەک بێتن کە تەرخان دەکرێتن دابش دەکرێت بەسەر شارەکاندا ئەگەر هاتوو لە هەر شارێکدا کەمی پارە دروست بوو ئێمە لە دەسەڵاتمان هەیە وەکو موناقەلە وەکو گواستنەوەی پارە لە شارێک بۆ شارێک بکەین بۆی ئەو فراغانەی کە ئەگەر ڕێژەی بێکاری تدا زیاتر بوو ئەگەر ڕێژەی دانیشتوانی زیاتر بوو بە پێ ئەو ڕێژەی کە پێشتر دانرا بوو ئێمە دەبێت دراسەی دەکەین و بە دڵنیاییەوە پارەکەش زیاتر بۆ زۆر ناکات مامۆستا عەبدولکەریم ئەف ئامار و داتایên vêgavê mamostayî gotin ez bawerê me berdestê te hêjî heker em bêjîn tu berawerdiyekê geliyên ev vêgavê ku mamostayî gotin erê dihûk rast em bêjîn pitir eş
حساخو ام بيجين او بوهاتي ترخان كرن ورگرتيه چنكو اگر تو بچي هر جاكي بشده دهوك مخدوره پاركين بوهاتيه پروژكين بو دهوك هنا ادوي پروژه دای قرضي بچوك اري راست دهوك بشكا هري مازن بو دهوك هاتيه طبعا كما اشاره دا كوكو 2014 و 15 كتزيق بو كان ابو حتى ام بحثي وصاله كاين اوين كو ورقت او صالت روجتي وكي جناب كاك ارام اشاره دا طبعا حتى انه ك 2076 كسودمند يت مفادار بوين في قرضه بچي كوجمي 21 مليار و 926 و 605 هزار دينار يعني اگر ام بين في حساب بكين ما كتمويل 3 صاله مش حكمتي والجرتي 7 مليار و 205 مليون دينار يعني او فرقه كوكود بيتا 4 مليار و 676 مليون و 605 هزار دينار اوا كوكو دهاتي اوتيت كوكو من بيجين اقساط تزفرن اوت بوما ام اوي بكارتينين فطبعا او اشارات دايكاك ارام من نسبه كبري كوكو بس ام بيجين كوكو بو فتره بید اگر هات میزانی هات ام حس کن پتر لیبید زور جان بله و گراندنا وی پاره ما مستا چابو کوجمه هو سای مازن خلکی چابو هوا و گرانده و چوا هین داخاز الخلکی کن یعنی هر چند دمی پاره که بو حکمت بزفر و بو که او پاره بو هنده کسانی دی بچیده هنده که دی ورگرن طبعا افخو تاكيد اگر هر قصتك تاخير بيتو نهيت وقت خدا اوك وكو ناحيه ابوري ده تاثير اخو هبيت چونكو هر كسك وقت هيت تاخير كوكو قصه خو تاكيد اكيدي دي محروم بتشويب ضرر من وجا تاكيد اگر هر كسك وقت خدا اینا هر چند جي ما قالك لجنه بكور اینا اولا وقت هيت كسك تقديم كوكو بار خو الجريت العفو او دي عقدك توقيع كات الجال دائره دي نسخكش عقد خوبات و هر هو صاجي ده نسخك دينه كوكو موعده قصتي كوكو اقدار بيت موعدي دا سر هندي داجي ما هر دو سي لجنه كداناين حساب دو سي شخصك يعني نوا كل لجنه العفو كوكو اتصالات بكن چه بريكو رساله فريكن يان بريكو تليفون بكن او جي وك هاري كاريك الجل او قصه امت نويسين بو كوكو ورقك دا بو مبزفرين زور جانه ما مستعارم خلك ام بيجين جاده و چندید بيجين ام بيجين حكمت هرمي وگاوت قيرانكا ام بيجين دارایی مازن دایا ل چاوا دي حكومت او کو حتى وگاوه موچه حساب كيمي هبيتن چاوا دي قرض هبيتن اري تدبيني كو او تشتكي جديه من ويت تو مزگيني بگهين خلكي حقيقت كو او تشتكي راستيا بو هاي به هیچ شیوه که اوین کو فرمن خود تقدیم کرین دی بنا خدانه ام بيجين وی برا پاره هکرت مستحق بن چونکو گلک جاره خلقت بيجيت افتنه حبکین تناکرنینه یعنی او آخفنا جاده از بو جنابی تفت گوهزم تو چند دیله پشت راستی کو دی خلق بیت خدانه قرضی و دی وکی سال 2012 وکی سیدای گوتی و 13 و یعنی ام بيجين حتی 11 و گری تفت بۆ تاوا لە پرسیارەکەت نەگەیشتم بەڵام وای لێ تێگەشتم کە دەربارەی داهاتی ئەو سندوقە بوو کە تاوەکو ئێستا بەردەوامی هەیە و لە ئەوەمان کرد مامۆستاەوەش کە ئێستا بێموچەیە و ئەو قەیرانە مامۆستا ئارام با درستی بەڵێجان بێژم خەلک يعني فيغافي قيران ما هيكو موچنينه باشه هكر موچنه بيد دي چاوا قرزك هو صاحبيت بو خلق يعني خلق باور ناكت من فيتن تو خلقي پشت راست كي خلقي دلنيا كي كو اف تشتكى راستيه دي اف پاره بو خلقي هيت هكر خلقي بيد في بيتن چنكو گلك جارا خلقت بيجيتن اف تنه بيدن كرنكا بودمك خلقك بيدن بيتن بتشتكي فمجيل كري بيت تو نبيني اف جي مجيل كرنكا بله بله بەپێی ئەو یاسایی کە بۆ سندوقی پشتوانی پرۆژە بچووکانی لاوان دەرچووە بە بڕیاری ژمارە 11 2011 سەرۆکایەتی هەرێم لە بڕگەی نۆیەم لە بڕگەی نۆیەم کە دەربارەی داهاتە باز لەوە دەکاتن ئەو بڕەپارەی ساڵانە لە بودجەی گشتی حکوومەت تەرخان دەکرێتن و هەروەها قازانجی بەرهەمهێنانی سەرمایە سندوق ینی دەتوانین ئەو پارێکە لە سندوق لە کاتێکدا ئەگەر پارەی زیاد ما هەبوو بتوانین لە پرۆژەی وەبەرهێناندا بەکاری بێن و قازانجەکەی بخینەوە هەمان سندوق و دووبارە دابەشی بکەینەوە و لە بڕگەی سێەمدا باز لە قازانجی وەرگرتنەوەی قەرزەکان دەکاتن ئەو پارەی کە
لە سوودمەندان بۆمان دەگەڕێتەوە ئەو پارەی کە دەگەڕێتەوە دێتەوە هەمان سندوق لە هەمان سندوقدا دووبارە دابش دەکرێتەوە بەسەر هاوڵاتیاندا بە شێوەیەکی دەوری کەواتە بەپێی یاساکە ئەو پارە لەناو کە دەگەڕێتەوە ناو ئەو سندوقە ناگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی و ئابووری دووبارە پێویستمان بەوەی بیتن ڕەزامەندی دارایی وەربگرینەوە و دووبارە پارە بێتە ناو سندوق ئەو هەمان ئەو پارەیە کە لە ساڵانی 2011 و 2012 و 2013 بۆمان تەرخان کراوە تاوەکو ئێستا بەردەوامیمان هەیە لەسەر پێدانی قەرز بە سندوقی پشتیوانی پرۆژە بچووکانی لاوان لەو پارێک کە بۆمان تەرخان کرابوو لەو پارێک کە بۆشمان دەگەڕێتەوە خەڵکیش بادڵنیابی لەو پارەی کە هەر هەمان پارەیە هەر دەمێنێتەوە دەگەڕێتەوە سەر ئەو خەڵکانی کە ئەو پارە دەگەڕێنەوە بە پێ ڕەسیدەکانیان ئێمە بەسەریان دابش دەکەینەوە بە پێ ئەو ڕەسیدێک کە بۆمان دێتەوە لە بانک زۆر جان مامۆستا ئارام ئەو پرۆژێن هاتینە جێبجێکردن وی قەرزێ بچووک جەنابێتە چەندێ لێ ڕازیە تو بینی ئەف پرۆژە ئەوە نیەت خزمەتکردنی ئەوە نیەت و ژیانە هەندێک ماڵا پێوە بێتن ئەوە نیەت و گەنجێمەیان ئەو کەسی پێشکەشگیری بەرەف پێشتر بەبێتن و نزبا ڕێژا بێکاریە کێمتر لێ بکەتن ڕێژا هەژاری کێمتریگە تو بینی ئەف پرۆژێن ئەف پارێ هاتیێدان بووە پرۆژە ئەت پرۆژێت هەژینە و پارێکیان بژین خەڵکێکی پێدوی و مستاهلەک و وەربگریتن بەڵێ سبارەت بە پرسیارەکەت بە ڕازیبوونم یا ڕازینەوەبوونم لە پرۆژەکە ئێمە وەکو بەڕێوەبەراتی سندوق لەسەرمانە بە دۆداچوون بۆ پرۆژەکان بکەین و هەروەها لە کاتی بە دۆداچوونیش دراسەیەکی ساڵانی پێشووی خۆمان بکەین تا چەند سەرکەوتوو بوون لە پێدانی قەرز تا چەند خەڵکانی کە وەریان گرتووە سوودمەند بوون لە قەرزەکە توانیتیان بژێوی ژیانی خۆیان و خاو خێزانیان بکەن تا چەند توانیوێتان کەسانی تر بخەنە سەرکار لەگەڵ خۆیاندا وەکو فڕۆسی ئەمەل لەگەڵ خۆیاندا بیکەن تا چەند توانیوێتان ڕێژەی بێکاری لە کوردستان کەم بکەنەوە بەپێی ئەو دراسەی کە ئێمە وەکو سندوقی پشتیوانی پرۆژەکانی لاوان کردمان لە سەرتاسەری هەرێم لە کۆی گشتی نزیکەی 180 فایل کە بە شێوەیەکی هەڕەمەچی لە گشت نووسنگەکان دەرمان هێنا بە ڕێژەیەکی زۆر چاک دەتوانم بڵێم پرۆژەی سندوقی پشتیوانی پرۆژە بچووکانی لاوان سەرکەوتوو بووە لە کارەکانی توانیوێتی ئەو ئامانجەی هەیەی بپێچێتن کە خستنە سەرکاری گەنجانە و باشترکردنی بارگوزەرانی ئابووری خەڵکە و ڕێژە بێکاریش لە کۆتا دەکەم دەکاتەوە مامۆستا عەبدولکەریم ئەف پارێ هاتیەدان بۆ وی خەلکێک و پارە وەرگرتی هەوە چاوا لژنە هەنەبوو دیفچوونێ ئایا کە ئەف کارێ تێتەکردنیە بەردەوامە لاواز بیت لاواز نابیت بەرەف پێشتر وەچیتن هەوە لژنە هەنەبوو دیفچوونە درست یاکو دەم بوو دەمی سەحکەنەفە پرۆژەکە ئاستێوانەوەی چاوە بله طبعا هر کەسێک سوودمەند بیت شلایەمەوەمە لژنە دیفچۆنێت بۆ هەین کۆ هەر چه وەختێکی حەسکەن هەرچە فۆیلێکی حەسکەن کەوەکو بشکلێکی عاشۆییان بژین ببن و بچن سەردانی تۆ بکەن و لژنتمە طبعا تێنە گوهارتن ناوەکو سابتنجی ئەف لژنات احتیادی دی سەردانە پرۆژەیەکەت دێ سەحکەتێک ئەو بموجب ئەو مەرجت کەوەکو تەقدیم کردی کە شیایە بکاربینیتیانە و سەر هەندێ داژی ئەمە 144 پرۆژەمەیت هەلوشاندین بۆ نمونە یعنی پشتی قەرزە خۆشی وەرگرتی پارە چاوە لێ هاتە وەرگرتن مامۆستا ئەوێ هاتی هەلوەشاندن و پارە بری طبعا طبيعية ما لجنة ما تليفونوي كات طبعا بشي سردانت كات ما رمو من أود دي بارا وكيوي له تورجرتن أبيكو كار هيان دي بارا إكسر له تورجرتن طبعا إكسر لازم له بتورجرتن أجر هاطب نشي أدا كات بموجب قانونش كفيل له تبرين زور جانا مامۆستا يعني نمونه ما قلت 144 كاس ما يتهلوشاندين بشتي بارا خوالجتي أو معنوي دليلك وكل لجنة ما بردوام اف 144 کەسە مامۆستا ئەوە نیین و گەلە کەست بێژن هەندێک کەسا وەرگرتیە بواسطای یان بووە ئەف ئەم بێژین هاری کاری حکومت بۆ خەڵکیتێت بووە دەرگەهێکی دی یێ گەندەڵیە یعنی هەندێک کەسە ڤێریشین گەندەڵیەکەن تو بینی ئەوە ئەو کەسانە نه ئەم نەشین گرێ دەینە وی بابەتی کەوەکو گەردانی چونکو گەلێکە شوانژی ئەم دەشین بێژین سەر نەکەفتی بۆ کارە خۆ دەهەبنی توهمیەکی تێدا لەوە پشتیوی لژنە مەسەلەن بەس یا پترشوە نەوەهمی بوون پترشوە ئەو بوون کەوەکو سەرکەفتی نەبوون کارێ خۆدا یعنی سەرکەفتی نەبوون وەکی مە ئیشارەت داد بدایەتە کەوەکو مەگوتی بەرنامەجێک کەوەکو خۆڵت پشکدار نەبووە کەوەکو
فایده شوی قرضی نکرده چون دراسته وی با پروژه‌وی نیدرس بو لما اوی فشل اینای پروژه خدا هر هنده داجی احتمال امشین بجینجی قیران داره تأثیر الهندک آیا کری طبعا تأکید پروژه ها بینه فروتن ما مستعدین که هوا قرض دایو هندی ودا بچن بجین اف پروژه نما بیتفوی کسی یک و قرض ورگرتی طبعا اوجی چون نسبه کجوا اب تعطینا هلو شاندن ما کی اشاره دای ده هلو شاندن چون بموجب مرجت ما چون نه همه پاره ولگری تو خلاص او پروژه مده قرض 6 ساله لازم ای بردوام سر پروژه که او پروژه نمای یا فرود یا ام دبیجین برادر چوب تعیین بو یا بو طلبه او همی خارجی مرجت منه في حالتی لازم او پاره وگرینید. بله ما مستا چند ده هول دینیان چند هوا هول دا کو اف کسین اف سرپیچی کری چون کو اف ملکی گشتیه اف کسین اف سرپیچی کری الدیف یاساین هوا ام بيجين أبا بينا سزادان نبتني پاره هات أبا ام بيجين خلاصيان وقتك شو چونكو بوچون بوي چنده چيتن يعني هزر بوي چنده چيتن واسطه هبيت پاره خو من اینا مشکل یان پاره دی بو من کتا قرض واسطه هبيتن چند أفر ريگيري الواسطه كاريه كيريا بوي كي كو هر همي الجيرياساي بينا ام بيجين معامله كرن بينا جافلين رجال طبعا تاكيد بشتراز با كواكو بموجب ياساي تيتا بكار كرن كواكو شولما هر هیچ واسطه قابل قبول نیست شده مدا تأکید یعنی و هر کسک حتی هلوشاندن پروژه‌وی او لازم بموجب تعلیمات ما پارا بزغرینید يعني هكرب اك قصة جينبيت وكاري که وضع آبوری آلوزه بلكي ام بمكينا دو قصتك مثلا ام بيجي وكاري او جي فترة كاكين بينوا لازم بزغرنيت اما او هر كواكو او فيد بميني سر بروج مثلا سر قصة خو كواكو بردوام بيت او بروجوي نظم مرجت مشغول كات تأكيد او ناگهیتا چه مرمت خو هیچ واسطه نینته ما مستا گنجان گلک جارا گازن تدبیر چندید کرد دما کو اف پروژه هبون گازن تدبیر چندید کرد از باری مل جنابت جی باش گوهلی هيا کو پاره نبو بو کرینا ترومبیل کا بار هرگر یا ترومبیل کا تاکسی و حتی دیمای بو چی پاره بو و چنده نبو و تدبینی کو اف پروژه کو گنجی هزار بگیری کو پاره بیتن بو کرینا ترومبیل کا بار هرگر چه تاکسی ده خدمتی کتن طبعا اوه یا گریدای بر بسیار دی یعنی وگاوی ما گوت ما لجنه دیفچونه ایتن بله لجنه دیفچونه هر قرضه کی بیت دان مفروضه بنجیه کبید دبشی تو سردانوی بکی او بنجیجی خطوروی یا کم بید تا او پاره ام بيجين نفوتت نشت سيارة اولا چه بنجینینه يعني تو نشي سردانا حقا وكي ما قلت لجنه ما ديف شونا بروجه بكن بشتي پاره خوال كده اري بو تاكسي ده چوا سردانا ويكت يعني يعني بنجيك نينا ام بيجين دكانه كعقد ايجار ايناي بنجيك اخويا هاي ام جي بي اس وي ام بين طبعا هر بروجيكت تيتا دون نقطه جي بي اس ام ليوال جديد دابش نابي بيتا غورين جيوي نا حقيقه بيتا غورين بس باقاداريا ما دهت عريضه که بخو تقدیم کرد دام شین بوی به وقت تشتکی رسمی موافقه که وزاری بینین هک هر کسک پروژه که داد موقعی که دام بیجین سرکفتی نبونه اون بیجین ایلات الویلی بی بس به دیف مرجی شد کرد که وقت بیت دف مع عريضه که بدات دام شین جی پی اس نقطانی ببین و هر حساب موافقه وزاری ببین اما تاکسی چه بنجینینه تو نشی نه نقطه که جی پی اس ببین خطوراوی پتره يعني احتمال تاكسي كبارش تبر وقرضش تبر وهاتا فروتن او تاكسي واحتمال بشيت باش تتهم ساشاره اف تاكسي مثلا ام ديفيجن يعني تاكسي كو برادري كي بنوفي خو شكلينا وكعقد ايجاريه ملزمه وطرفين دو طرف تدا اذا معنوي خطوره يتدائك كوكو او بار نظفريت يا دويجي بنجينينا كوكو امشين سردان توب كاين لما نيشموله بقرضت زور جانا البرينو كما مستعز باوري ما جالك فورم ما بونال در جنابها وهم بشين كو او صالين كو الباره هبو افورما تشلي هذا طبعا بدي اشاره دين بكوكو بسياره تعاول جناب كاك ارام هر چند جناب كاك ارامي بسياره خو يعني برسوا خدا سر بسياره كوكو قرض نراستايا بل يعني فرق بس پاره نبوه راست وقتی پاره نبید او راست یعنی ای که مهم خلقی ور نگرفت كقاعده حسابيه كقاعده حسابيه وقتی ساكت توقيع كرن جدائري هر ساكك بيت توقيع كرن او معنوي صرف وعي نا معنوي راستايا ساكت يعني كوكو توقيع ساكا كوكو صرف يت قرضه نراستايا بس اوريشاش كيلي بو اوريشا خلال سال 2011 و 2012 و 13 دا بشتك
دهوکه هر چند وقتی دا وکی گویی اداره نه از بوم بس که اشاره دمه گلک معامله ولگرتن زیدش با بجین اش میزانی او تمیل خوش وزارت بری لما طبعا بأمر جناب وزیر جیت وقتی دا نه همش دفخو بریارک دا هر کسک فایلت زیده هبن فتره که دمک دراستینید دابشت وصافی کشنی که بزورید معامله ول گرید و هر چند دجی چون گو سال 2000 بجین 14 و 15 بوچه جی نبویه تأثیر المکر لما پیچک تأخیر بو ویگو به حال حاضر ما چه فایل نماینه یتکون ما تنه 13-14 فایلت ماینه الوزارت اوجی یتحاطینه پسند کرن بس مای برید بگهتمه و اوه دور 15-20 روزه ام معامله ول گرین بموجبی كواكو معامله متوكي داز بخلك خو واضح كمجي ام نشين مشكله بري هرب بظفرين كيشك بو مشكله يعني مشكله بري بيقول از بجمته كواكو معامله از دول جرم ميزاني نينا من از اجدهاتي ول جرم يعني با بيجي قصتنا او الظفر چند از سروي از ول جرم يعني از بيقول بيجمه خلك كي هم از همي معامله هي بيشتول جرم 1000 فويله وبشتي 2 سال دي بدمته طبعا لا معقوله نوتش بيت اصلا كقانون حسابي نوتش بلا ونوتش بيجي قانون حسابي توش رصيد خو بتر دركبي او نوتش بيت اذا من رصيد خوي هي من مدور خو هي ما حساب كري مدوره ما چنده ام دسر مدوري شولكين او فيكو فيجي اف 10 بازاروجا نزيكي 5-6 معامله ما يتوجدين دهوكي والهر سبنجه هتما كواكو اكري اوميديه هوا بنجه جهنا بله سبنجه ميتين الاكري والاوميديه زاخو يل دائره تورجفاكي الوير كواكو دوام ما مستحوا چند ام بجين هاولدانكو اف 35 سال زيادة ترلبين يعني تني كاس حتى جيو بيتا 35 سال دي ورقيت ويري و 36 37 38 اف کشه چند بو هواتید آیا بو چی اش 35 جوی و کسور ناگرید يعني چه اگری خو هيا نشید کار بکه چیه نخير ابخو طبعا همي تجددي فرين ماياتشت كواكو رين ماي صال عول هات يدان وهكتو صحكي كواكو نوي دائره جدي ماي كي يب گنجان و يان لاوان و گريداي هرچند جهتك قانوني يعني هكا برسمه بس الظالم حتى 35 سال حساب گنجه اذا معناه في قبل ما يهول داي شو اشاره دا جنابك كارم اما هول داين كو عمر بتر لي ب 45 بس ابدا محتاج بيت كواكو حتى دي ما هيك نوفي دايره جي بيتا جوهرين چنگو ناچ بيت لاوان بمينيت بموجب قانون نخير ما يطلب كري نه بس ما يعني مقصد ما هر نويسينگاكش مدير ما يطلب كري كواكو هول دات عمر جي بتر لي بيت كواكو بارجي 15 مليون بتر لي بيت دا بتر خلكك فایده جوی قرض زور جانا ما مستا ادویری دا گلک جارا هم بشین تخا جواکی هزر کریه که تنی گنجین گر دی مفادار بنجوی چنده الباجیر نه باجیر دوکی و نویسینگه همه چند گچ شیانلی مفادار بنه بشین پروژه و بن کو خدمتا کچه بکرد جنی بکرد یا خدمتا جواکی بگشتی بکردن مارکت اگر کچک دی فکرد یعنی هم بشین چه کشا خونه بید چند کچه هم بشین هول دا کو ببیت خدا نوی قرضی طبعا تأكيد ديف بموجب الداتا مدر إنه هرچند كيمة بس شوان 2076 سود من دا 116 بروجه بتنتي تأفرت أقول أوجي طبعا تأكيد كواكو رأي من الشخصي احتمال الدهوكي بشك بيجين يتأفرتا كمتر نشغير بارزكا بموجب أن بيجين احتمال ناحية عشائري ناحية بموجب مرجة مجي يعني امنشين مثلا ويجو هر افرتك بيت تقديم كد بموجب مرجة لازم او اداره بروجه خوب كد اذا وزائدا وكما اشاره داي ناحيتك عشائري ما هي بتر احتمال تاثير اخوها بيت لما اگر كسود من يتافرتي تين 116 بروجه افرتو ميتين بس نسبه بتر شو طبعا صالون نسائي احتمال تشتكي كم ام بيجين ماركتو بس بتر ابت مرتبط بين شو اللي افرتها ما مست آرام دم ما برف دیماهی که وچیتن زور سپاس بو جنابت ها کرده پی وکا دیماهی که هبیتن تو شیت وی دم کرده کرم کی گلک سپاس بو ماندبونی و بو بجداربونم لو برنامه و هیوادارم او برنامه ببێتە هاندانێک بۆ ئەو گەنجانێک کە بەنیازی ئەنجامدانی هەر پرۆژەیەک بن لە هەر بوارێکدا بە پێی
ئازوو ئارەزوی خۆیان ئێمە وەکو سندوقی پشتیوان دەبین لە پێدانی ئەو بڕەپارێکە بۆی تەرخان دەکرێتن و هەروەها پشتیوان دەبین لە ڕووی دەوراتی تەدریبی کردنەوە لە دەوراتی تەدریبی لە بۆیان و بە دووەداچوون بۆ پرۆژەکانیان بۆی بتوانین بە شێوازێکی مۆدرنانە بتوان پرۆژەکانی خۆیان ئەنجام بدەن و زۆر سپاس بجەنابێت مامۆستا ئارام ئەنوەر و تول باژێڕی هەولێرێت گەلمە بووی زۆر سپاس و تەر زەحمەتێکی شای گەلمە بووی مامۆستا عەبدولکەریم زۆر سپاس بجەنابێتە کە تۆ بشکدار بوو گەلمە ڕوونشتن گەلهەوە جێ سەرفەرازیە زۆر سپاس مەلێ بینێن هێژە خۆشتیوی بێ چەند ئەم گەشتە دیمەوەی کە خەلک ئەڤروکە یا بەرنامە هەوای ڕۆژانە ئێڤارەبادینان هیڤیا منەوە ئەم شیاوین پیچێک خزمەتە هەوایین هێژە خۆشتیوی بکەین تا مهین و خەلکە کادیاوی بەرنامەی ژێر چاودێریە خودای مازن داوم خاطرەوە